بەڵێ بێگومان لەگەڵ دەرکردنی ژمارەیەک بڕیار لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ ئەوی کە باری سەرشانی خەڵک سووکتر ببێتەوە بە تایبەتی لەو فەرمانگانەی کە پێویستە هاوڵاتیان باج بدەن یاخود کرێی کارەبا کرێی ئاو بدەن و هەروەها خزمەتگوزاریەکانی هاتوچۆش. سەبارەت بەمانە دیارە کە ئاماژەمان پێدا لە ڕێژەی هەر کامێکیان بە شێوەیەکی جیاوازە، بەڵام لە ستا 20 بۆ ئاوە کە ئەمانوێت سەبارەت بە ئەو ڕێژەیە چۆنێتی ئەو پێدانی قەرزە یاخود گەڕاندنەوەی قەرزەکە ئایا هەموو با بڵێن ڕێژەیەک ئەگرێتەوە بۆ نمونە کەسێک 50,000 قەرزارە ئەو لە سەڵا 20 ئەو کەسەش ئەگرێتەوە. کۆمەڵە پرسیاری دیکەش گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئاوڕۆکانی هەرێمی کوردستان ئاری ئەحمەد دەکەم کە لەگەڵ میوانە لێرە بەخێر هاتن تەکەین کاگاری بەخێر بە سەرچاوان. بۆ خۆتان دەزانن کە ئەم بڕیارانە کە دراوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ئەم بڕیارانەی داوە بێگومان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تا چەند دەتوانێت ئەم جۆرە بڕیارانە سوود بە خەڵکی هەرێمی کوردستان بگەێنێت بە تایبەتی لەم دۆخەیە. زۆر سپاس. تاوان ئەو بابەتە لێ خۆشبوونانە بەڕاستی باری سەرشانی هاوڵاتیان بە هەموو فئاتەکان کەم دەکاتەوە. ئەنی جێگای دەستخۆشیە بەڕاستی 120 لێخۆشبوون لە کرێ ئاو کە ئێمە چەند جارێککە ئەو لێخۆشبوونانە ئیسفادەمان لێکردێ بە ڕێژەی 15%. هەروەکو داتایەک بە بەڕێستان برێم ئێمە لە هەرێمی کوردستان نزیکی 1,200,000 هاوبەشمانەیە 1,200,000 هاوبەشی ئاو بە هەموو فئاتەکان چ ئەوانەی نیشتە جێبوونە چ تیجاریە سناعیە سیاحیە و دەوائری حکومی و غێری حکومیش لەگە شوێنەکانی عیبادەت. ئەو 1,200,000 پێشتر لە ڕێی 6,000 داشکاندن لە ساڵی 2021 کە دەستی پێکردە بۆ بارسوچی و ئاسانکاری بۆ هاوڵاتیان نێزیکی 320,000 هاوبەش استفادەی لێ کردیە و ڕێژەی 9,200,000,000 دینار لێخۆشبوون کرایە پێشتر. بابەتی ئەو جارە کە ڕێژەکە زیاد بوو بوویتە 120 دڵنیام لەو بابەتێکەوە ڕێژەیە لە هەموو کاتە زیاتر بووە هیچ کاتە ئاوار لە 120 نەبووە هەبووە لە 120 زیاتر 115 بووە بەران 120 ئەو داتانەی لامانە ئەوەی 115 بە دڵنیایی ڕێژەی 120 هاوڵاتیان بە تەوژ مێشکە بە گوڕێشکە زیاتر ئیسیفادە لەو بابەتی دەکەنەوە بەرەوپیری ئەو بابەتە دێن. ئێمە ئێستا کە ئینتزاری ئەوەی دەکەنکەوە بە تعلیماتەکە بە شێوەی فەرمیش بمانگاتێ بۆ ئەوەی کەەوە تعمیم بکەن بەسەر هەر چاردە بەڕێوەبەرایەتی ئاو لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان تێدا کاگاری ئەگەر تەکیدم بۆ بکەیتەوە بە بڕی 9 ملیار هاوڵاتیان سوودمەند بوونە لەو 6 جارەی پێشتر 6 جاری تکە ڕێژەی 15 لە سەتا بووە 9,200,000,000 دینار داشکاندن بۆ کرێی ئاو قەرزی کرێ ئاو کرای بۆ هاوڵاتیان. پێشبینیەکە ئەم جارە بەم لە 120 چەند بێت بە دڵنیاییەوە یەکەم شت لەسەر کاتەکە ڕادەوەسیتن باشە مدەکە چەندە دووش ئێمە چاوەڕێ دەکەین کە زیاتر بیتن ئەو جارە لەبەرەوەی 115 بووە ئەو ڕێژێ بووە بە دڵنیایی ئەو جارە 120 هاوڵاتیان بە نەفە چێشکە یان بە گروتی نێشکە زیاتر دێن لەو بابەتەی و تاکیدیش پێشتر ئیسفادەی هەبووە ئەو جارە زۆر ئیسفادەش دەبیدن هەم ڕێژەکە زیاد کرایە چاوەڕێی مدەکەش دەکەین کە مدەکە چەندە. زۆر باشە. ئەوەی کە زۆر گرنگە ئێستا هاوڵاتی چاوەڕێتی ئەوەیە بۆ نمونە هاوڵاتێک بۆک لە سەرەتا ئاماژەم پێکرد 50,000 دەبێت کرێ ئاو بدات وە لە سەری ماوەتەوە. ئایا ئەویش هەر لە 120ەکە شمولیەکات یاخود ڕێژێکی تایبەت دانراوە لەوەندا گەر زیاتر بێ 120ەکە شمولیەکات 120 لە قەرزی کرێ ئاو هەر ئەوانێک هەر کرێکی ئاویان لەسەر بیتن 120ەکە شمولیان دەکاتن ئەوانەی کە ملیۆنێکە 200,000 ئەوانەی 100,000 کرێ ئاویان لەسرە 20,000 یعنی بە ڕێژەکە تهدید کرایە داشکاندن بە ڕێژەی 120 دەکرێتن و 180 پارەکە دەمینێتەوە دەتان 180 پارەکەی بدەن و 120ەکەش دەخۆشبوونیان بۆ دەکرێتن. باشە ماوەکانی تر کە لە 115 بوو ئاماژەت بۆ کرد پەیوەست بوو بە کاتەوە پێتوان وایە ئەم جارە بە چەندێک کات هاوڵاتیان بەدەم ئەو بڕیارەوە بێن و قەرزەکانیشان بدەون و سوودمەندیش من لە ئەمە هیوادارین زۆرترین کات دابدرێتن لەو بابەتەی بۆ ئەوەی کەەوە ینی زۆر جار هەیە دەبین تهدید دەکرا بە 2 مانگ یان بە 4 مانگ بۆ ئێمە لەو مدەتەی ئەوە هاوڵاتیان سەردانی بکەن بەڵام ئێمە ئێستاکە چاوەڕێ ئەوەی دەکەن کە کاتەکەش تهدید بکرێتن کە بابەتێکی زۆر گرنگە لە جێبەجێکردنی ئەو بڕیارانی جەنابی سەرۆکی حکوومەت کە وەکو پاڵپشتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تاکید لە 4 مانگ کەمتر نەبێتن تاکو 6 مانگ ئیسفادەی زۆر باشتری دەبێتن بۆ هاوڵاتیان. باشە لەکەیەوە جێبەجێ ئەکرێت
چاوەڕێی فەرمانی جەنابیان دەکەین کەوا بگاتە وەزارەتەکان و حتا ئەگە بە شێوەی شەفەویش هەبیتن بۆمان بێتن ئەمە دەست بە ڕێکارەکان دەکەین ڕێکارەکان بڕینی ڕێژەی 120 یان کەمکردنەوەی ڕێژەی 120 لە هەموو کرێ ینی قەرزی کرێ ئاو لە هەموو فیئاتەکان وەکو باسمان کرد فیئەی نیشتە جێبوون کەوانێژی 193 ئەوانە دائیمان زۆرترین داشکانیان بۆ کرایە یان زۆرتری مستەفید بووینە. باشە کاگاری بۆ نمونە لە جارەکانی پێشتر ئەگەر ماوەی 2 مانگ دابنرایە هیچ ماوەکە درێژ ئەکرایەوە پێشبینی ئەوە ئەکرێت کە لە کاتی لێخۆشبوونەکان لە سەتاف ئەوەندە ماوەکە کەمێ درێژتریش بکرێتەوە. هەموو دەمێکی جەنابیان ئەو هەواڵە دڵخۆشکەرانیان هەبووە و ئێمە بە شانازی باسیەوەی دەکەنکەوە 6 زاریتکە ئەو بابەتە ئەنجام درایە بە ڕێژەی 15% ئەو جارەکە بۆ 20% بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە و دڵنیاینەکەوە لە کە چۆن جەنابیان باسی ئەوەی کردکەوە لە مەسلحەتی هاوڵاتیان دەبیتن و پێشتریش بووە و ئێستاکەش بەردەوام دەبیتن و ئێمەش لە کاتی تەوابوونی کاتەکە راپۆرتی خۆمان ئامادە دەکەین و بەرزی دەکەین بۆ وەزارەت بە تاکیدی ئەگەر ئیمپاکتێکی باشی هەبیتن ینی ئیسفادەی هەبی و هاوڵاتیان چەند زیاتر هاتبنە پێش بە دڵنیاییەوە دەتوانین ئەوە برینکەوە جەنابیشیان متەفەهیمە لەوە بابەتەی و مدەتەکە دەتوانین درێژتریش بکاتەوە و ئەو لەسەر ئەساسی ئەو 6 زارش کە بڕیاری لەسەر درایەوە و کاری لەسەر کرایە و دووبارە کرایتەوە چ بە درێژکردنەوە یان چ بە دووبارە لێخۆشبوونەوە هە لەسەر ئەساسی ئەوەی بۆکەوە هاوڵاتیان داوایان کردیە لە هەموو فەرمانگەکان و لە زۆربەی شوێنەکان بە داتا بۆیان گەڕایتەوە بە خۆشمان چەندین راپۆرتماندایە کە هاوڵاتیان لە 1,200,000 هاوبەش کە هەیتمان 320,000 هاوبەش بڕی 9 ملیاریان بۆ داشکاندن دۆکرایە هەر 300,000ەکە نێژی دەکاتە 125 هەموو هاوبەشان کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە. زۆر باشە بابزانین چەنێ قەرز هی ئاو لە لای هاوڵاتیانە دەبێت بگەڕێنێتەوە بۆ حکوومەت تاکو نهایەتی ساڵی 2023 وەکو داتا 645 ملیار قەرزی ئاو لەلایەن هاوڵاتیانە بە هەموو فیئاتەکانەوە ئەمە 5 فیئی کۆکردنەوەی کرێ ئاومان هەیە ئەوانە نیشتە جێبوونن سیاحیە تیزاریە سناعیە و شوێنەکانی عیبادەتە و دەوایریشە. باشە هەندێک شوێن هەیە پێوەری ئاویان نییە کەی کار ئەکرێت بۆی کە ئەوانش پێوەری ئاویان هەبێت و ئەو ئاوەی کە بەکاری دەهێنن بە زێدە ڕۆنەڕات و بەپێی ئەوە بێت کە دواتر بتوانرێت سوودێک لەو پارێشوە بگێرێت کە لەلای ئەو هاوڵاتیانەیە و بەبێ پێوەەر ئاو بەکارێت ڕێژەی بەستانی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان هەرچەندە لە شارێک و لەو چار زۆنێک کە کۆکردنەوەی کرێ ئاومان هەیە دەگۆڕێتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئێساگەیشتی نێژی 186 لە هەموو هەرێمی کوردستان هاوبەشان لەو 1,200,000 نێژی 186 پێوەری ئاویان بەستاوە بە دڵنیایی پێشتر دوو جاریش داشکان کرا بە تایبەت لە بۆ بەستانی پێوەری ئاو وەکو پاڵپشتێک بۆ ئەوانەی کەەوە پێوەری ئاو دەبەستن داشکانیان بۆ کرا ئەوە بۆ ئەوانەی کەەوە لە دەرەوەی سنتەری شارە گەورەکانن شاری هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجا لە 80,000 دینار کرێ ئاویان بۆ کرا بە 10,000 دینار بۆ ئەوەی کەەوە پابند بن تقریبا نێزیی ساڵێکی خایاند ئەو داشکانە بۆ ئەوی ببیتە هەم ببیتە هاندانێک بۆ بەستانی پێوەری ئاو و هەموو ببیتە یارمەتیش بۆ ئەوانێکەوە کرێیەکەیان بە شێوەی تێکرا لەسەریان کۆ ببووە و هاوڵاتێکی زۆرش استیفادەی کرد تقریبا ئێمە لە 176 پێوەری ئاو بەسرا بوو گەیشتە نێژی 185 ینی 9 لە 100 ژمارەکە زیادی کرد لەو ماوەی و ئەوانی کە لە سنتەری شارە گەورەکانیش بوون لە 80,000 بۆیان کرا 20,000 ئێستا کە ئەوانەی کە پێوەری ئاویان دەبەستا کرێ ئاوی مانگانەیان 45,000 ینی وەکو ئەوەی کە ئەوانی کری تاوان ئەوانی کە پێوەری ئاو دەبەستن لە سفری ڕادەست پێ دەکاتن لە 45 ڕادەوەزیتن چەند زیاتریش بەکاربیێنیتن ئەوە لیمیتەکەیتی بەس هاوڵاتیانی کەەوە پێوەری ئاویان نییە 45,000ەکە بە سابتی دەبی بدەن لێکوانمە داوا لە هەموو هاوڵاتیانەکەن کەوا سوودی هاوڵاتیانە ئەگەر بیبەستن چون دواتر ئەو سەقفەی کە بۆی دانراوە 45 ئەگەر کەمتریشی بەکارهێنابەوە هەر بێت 45 بدات هەر چەندی بەکارهی نابیتن بەس هاوبەشی هەبیتن ئەگە بەکاریشی نەهی نابیتن 45,000 چونکە پێوەری نییە ئەگە پێوەەر هەبوو لە سفری ڕادەست پێ دەکاتن تاکو دەگاتە 45,000 بەی شێوەیەک لە 45,000 زیاتر نابیتن باشە تا چەندێک ئەم بەستنی پێوەرانە ڕێگری لە بەفیڕۆچوونی ئاوەکەت ئێمە پرۆسەی بەستانی پێوەری ئاو لە ساڵی 2015 دەگەڕێتەوە کە نێزیکی 450 تا 500,000 پێوەری بەسرا ئێستا ژمارەکە بەرز بوویتەوە لە زیاتر لە 950,000
هەتا نێژی میلیۆنی شادیە. لە ساڵی 2010 تەمان ڕێکارەکان بە شێوەیەک لە شێوەکان گۆڕدرا ئەوەی کە پێشتر لەلایەن کۆمپانیادا دەدرا دوای بووە بە شێوەی بازاری ئازاد و نێزیی 5 تا 6 زۆری پێوەەر بە هەمان ستاندەراتی کەەوە بەڕێوەتی گشتی ئەوڕۆ دیاری کردیە بۆ بەکارهێنانی لە هەرمی کوردستان ئەو زۆرە پێوەرە دەبەسترێتن. ئەگەر بگەڕینەوە ئەو داتانێک کە هەیتمان ئەمە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو پرۆژەی گەورەی ئاومان نەبووە و بە بەردەوامیش ئاوادانکردنەوە زیاد بووە. دەتانی برین پێوەری ئاو لە ماوەیە یارمەتی دەرەجی زۆر باش بووە بۆ ڕاگررتنی باڵانسی بە هەدەردانی ئاو کاتێک کە ئاودانی زیاد دەبیتن تاکیید پێویست بە سەرچاوی ئاوی زیاترە بۆ ئەوەیەوە ئەو بۆ هاوڵاتیاندا بکەیت. بەڵام ئێمە لەو ماوەیەک باسم کرد پرۆژێ گەورەی ئەومان نەبووە تەنها ژمارە بیرەکان کەمێک زیادی کردیا ئەگەرنە ئەوی دیکە هەموو هاوڵاتیان خۆیان گونجاندیە لەگەر ئەو ڕێژە ئاوی کە پێویستە هەوڵیان داوەکەوە بێنە ژێر ئەو ڕقەمانەی تەبەن چەند کەمتر سەرفکەی ئەوەندا ئەو نرخی کەلو دێتەوە کەمترە. هەروها نرخی ئاویش بە شێوەی تەساعودیە بۆیە هاوڵاتیان بەخۆیان ئێستاکە درچیان بۆی کردیە کە ئەو سەروەتە نیشتمانە ئەو تەنها بۆ ئەوڕۆکە نییە ینی بۆ داهاتووی ناڵەکانیشە بۆ جیلی دابێ ئەو جیرانە کە لە دوامان دێن بۆیە دەست پێوە گرتنی شێوازی بەکارهێنانی ڕێکی بەکارهێنانی وە دەکاتن هەم ئێستا خۆمان پارێزراوە بین هەم لە داهاتوش ئەو جیرانی کە لە دوامان دێن ینی شادی ئەومالۆ دەدەن کە بە تەندروستی یان بە دروستی بەکارمەهینە. سپاس دەکەین ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاوەڕۆی هەرێمی کوردستان لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکان. زۆر